بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە سوورەوان وێڕای سلااوێکی گەرم هیوادارم شاد بن. بەڕێزان، ڕژیمی کۆماری ئیسلامی بە دەرکردنی حکومیەدام بە چەندین زیندانی سیاسی و ئەعدامی زیندانیانی سیاسی لە مانگەکانی ڕابردوودا نیشانی داوە کە زەعفی ئەم دەسەڵاتە گەیشتووەتە لووتکە و دەیهەوێت لە هەموو ڕێگایەک کەڵک وەربگرێت بۆ ئەوەی خەڵکی ناڕازی پێ بترسێنێت. لەم کات و ساتەدا دەبێت چی بکەین و چۆن بەرەنگاری ئەم ڕژیمە ببینەوە پرسیارێکە کە خۆی چەند لایەن بەخۆی دەگرێت. بۆ قسە و باز لەسەر ئەم بابەتە جاومان لە هاوڕێ ئەسعاد ڕۆستەمی ئەندامی کمیتێ ناوەندی کۆمەڵە کردووە کە لەگەڵمان بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هیوادارم کە ئێوەش لە درێژەدا مەجالی هاوڕێتی بەرنامەکەمانتان هەبێت. هاوڕێ ئەسعاد، ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی کۆمەڵە سوورەوانی ڕۆمان. ئەم کاتە ئێوە بینەرانی بەرنامەکان تەلەڤیزیۆن کۆمەڵەش باش. زۆر سپاس بۆ بەشداریت. هاوڕێ ئەسعاد، بەگشتی وەزعی سیاسی ئێران چۆن دەبینن و پێتان وایە کە ڕژیم بۆ بەم شێوەیە هەڵس و کەوت دەکات؟ باڵێ بەگشتی ئەگەر بمەوێ زۆر دوور نەکەمەوە ئشارە بکەم بە چەند مانگی ڕابردوو ئەبینین کە ڕژیمی کۆماری ئیسلامی زیاتر لە جاران مەشروعیەتی خۆی لە ناو خەڵکا لە دەستداوە. خەڵک حساب بۆ هیچ یاسا و ڕێسایەکی ناکەن. هەموو وشارانەیە کە لەسەر خەڵک دروستی ئەکا لە مەسەلەی حجابەوە بیگرا، لە مەسەلەی دانیانی ئەنواع و قسام قانونگەلە بۆ عەزیەتکردن خەڵکەوە بیگرا، هیچ کام لەوانە نەک حسابی بۆ ناکرێ، بەڵکو نافەرمانی ئەکرێ، جوابی ئەدرێتە و ڕوبەڕووبوونەوە ئەبێت لەگەڵ عاملینی ڕژیم. ئێستا ڕژیمی کۆماری ئیسلامی لە ناوخۆی وڵات بووە بەچی؟ بووە بە ڕژیمێکە بەهۆی ئەوەیە کە ئەسلحەی هەیە، ئۆرگانی سەرکوتگەری هەیە، کۆمەڵێک زۆر قاتڵن بە دەوریەکەەوە جەم بووگنەسەوە کە لە قازیەکەیە و هەتاکو ئەگەیێتە حراست دانشگاکەی هەن لە فکر ئەوە کە عەزیەت و ئازاری خەڵک بدەن، حکمی ئەعدام بسەپێنن بەسەر خەڵکە و بە خراپترین شێوە هەڵسوکەوت بکەن لەگەڵ خەڵک. ئەمە وای کردووەکە وتم هیچ مەشروعیەتێکی لە ناو خەڵکە نەمێنێ. کەوابوو ڕژیمێک کە توش وەها وەزعیەتێک دێت چی ئەکات؟ پەنابات بۆ سەرکوت، پەنابات بۆ فشاری زۆرتر، پەنابات بۆ ئەوەی کە بە هەر شێوەی کە بۆی ئەکرێت هەر دەنگێکی ناڕازی، هەر دەنگێکی ئازادی خواست، هەر دەنگێکە قسە لە سیاسەتگەل چەوت و دژی ئینسانی ئەو ڕژیمە بکات و بە چالشی بکێشێ تونترین بەرخوردی لەگەڵ بکات. لە ئاستی دەرەوە تواشاکەن ئەو هەموو تیر و خەتۆنی شانگەلە کە کێشای بۆ ئیسرائیل کە ئەوە ئیسرائیل لە ئەحمەدی نژادە و کەوتی پاکێگەینەوە لەسەر نەخشە تا ئەوەی کە هەموو ئەم فەرماندە مفتخۆرگەل سپای پاسداران و باقی ئۆرگانە نظامیەکان ڕژیم هەڕەشەی ئەوەیان ئەگەر ئیسرائیل ئەوێرێ ئەگەر ئیسرائیل ئەوێرێ بینیمان کە وێرایشی و هیچیشیان پێ نەکرا و لە جوابە کۆمەڵێ بخەڵێ ئاوگەرمکن نەفتیان فڕەدا بۆ ئیسرائیل کە فلستینیان پێکوشت، نەک ئیسرائیلیان پێ نەکوشت. ئەمە نیشانەدات کە بەڕاستی ڕژیم ئەو سەتحە یا ئەو نمایشە لە سەتحی توانایی نظامیش کە ئیدا لە خۆی لە منتەقا بێژگە لە تەقویەتگەل نیروگەل تێرۆریستی، بێژگە لە دروستکردن نیروگەل نیابەتی بۆ دەخاڵەتکردن لە وەزعی سیاسی وڵاتانی دەوروبەر و نائەمنکردنیان، بێجگە لەوەی کە هەوڵی داوە کە بە هەر جۆرێک بووە کێشەکان ببات لە دەروەی خۆی چارەسەری بکات، توانایەکی ئەو تویشی لەو بوارە نەماوە. بە بوارە اقتصادیە و دڵیان خۆش بوو بەوەی کە خۆب چەند ملیاردێک پوڵیان بۆ ئازاد کراوە، توانیان بۆ پوڵگەلە بەتانم بێژم توانیان مەسەڵەن وەرە و هێزێککەنە ناو حماسەوە کە مەسەڵەن ئەو حرەکەتە ماجراجویانە بکات کە بوو بەخۆی گیان لە دەستانی دەیان هەزار خەڵکی بێگوناح لە غەزە و هەتاکو ئێستش خراپترین کارەساتی مرۆیەتانم بێژم لە غەزە خەریکە ڕوو ئەدات و ئەمان تەرەفێکن لە تەرەفینێکە خەریکن لەوێ جنایەتەکەن. دەوڵەتی یان ڕژیمی ئیسرائیل عەلا ڕەغمی ئەوەی کە دەوڵەتێکی جنایەتکارە، دەوڵەتێکە کە بە هەموو شێوەیەک گەرەکی ئەسەن کارێ بکات کە ئەسەن
ئەو بەشە لە یان ئەو شوێنگەلە کە شەڕیتیاکات بە تەواوەتی بیکاتە هین خۆی، بەڵام لە بەرامبەردا جمهوری ئیسلامی لایەنێکە کە یارمەتی ئەو ئەدات بە شێوەیەکی غێر مستەقیم بۆ بەڕێوەبردننی ئەو جنایەتانە، بۆ بەڕێوەبردننی ئەو کارساتە عەزیمە کەوتم بۆ لە ئەمڕۆ لە فلەستین ئەیبینین و دنیا لە مقابڵ یاتانم بێژم بێدەنگ بووە. لە ئاستی منتەقەیشە خۆبینی ومانەکە بەرەبەرە تواو ئەو هێزانەیە کە تا دوێنێ کۆماری ئیسلامی بەوانە خەریک و تهدیداتی دروستەکرد، ئەمڕۆ سەرۆگەلاکیان لێ ئەدرێت، فەرماندەکانیان لەناو ئەچن. خودی فەرماندەکانی سوپای پاسداران لە سووریا، کەسانێکیان کە بەشێکی زۆریان لە لوبنان لە فلستین کە ئەسڵ ناوێن ناوەکانی ژیان ئەشکراکەن، ئەبینی لە بەرێکەوە هەر لەناوە برین. یعنی معادلاتێکە ئەمانە دایان نابوو بۆ ئەوەی کە سەرکەوتنگەلێکی کاتیژی تیا بەدەستبێرن، تەنانەت ئەویان بەدەست نەهێناوە. لە مقابڵ ئەمانە بۆ جبرانکردنەوەی ئەمانە، بۆ جبرانکردنەوەی ئەو زەرەرگەرە، بۆ جبرانکردنەوەی ئەو پۆگەلە کە سەرف دروستکردن و شەک بۆ کوشتنی مرۆڤیان کردبوو، لە سفرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە کێشنەوە، بە فشارهێنان بۆ سەرژنان بۆ ئەوەی کە دوو تاڵقژیان کەوتو دەرەوە بە جەریمەگەل ملیۆن و 5 ملیۆن و 10 ملیۆن بۆوانە خەریکن کۆەکەنەوە. هەموو ئەم هەزینەگەلەکە کردگیانە لە گیفان خەڵکی چاوساوی ئێران خەریکن ئەیکێشنەوە. کەوابوو ڕژیمێکە لەوە هاوەزعیەتێکە قەراری گرتووە، تاین بێژین لە بواری سیاسی، اجتماعی، اقتصادی و لە بوار کولەن ئەو جەم سەرگەلەی کە کۆمەڵگایەکی پێناسە بکەین تووشی قەیرانگەلێکی زۆر خۆ هاتووە. بەڵێ کاگە سعد لە بەشێ لە قسەکانتانە باسی شەڕی ئیسرائیلێت کرد. مەسەلەی ئەگەری شەڕ لەگەڵ ئیسرائیل چه تەئسیرێکی لەسەر هەڵسوکەوتی ڕژیم لە ناوخۆ هەیە؟ سێرکەن هەمی دەورانی شەڕی ئێران و عێراق ئەگەرچی لەخەرە ساڵها بەسەر ئەو شەڕا گوزەراوە، بەڵام ئەگەر بڕۆین بیرەوەریان خاتراتی کەسانێکە لەو دەورانە زیندانی بوون، کەسانێکە لە دەهەی 60 لە ئیعدامە بە کۆمەڵەکان ڕزگاریان بوویستە بە شانسی یان بە هەر شێوەیەکی تر کە بووە. بڕۆین خاتراتی ئەو کەسانە بخوێنینەوە، ئەبینین کۆماری ئیسلامی یەکێک لەو ڕژیمگەلەیەکە لە کاتی کاتگەلێکە کە هەڕەشەی شەڕ لەسەریە، یان لە کاتگەلێکا کە مەشغوڵی شەڕکردنە لەگەڵ وڵاتێکە، بە باشترین فرسەتی ئەزانێ بۆ سەرکوتکردنی ناوخۆ. ئێستا گەر کرێکاری بڕوا داوای مافی خۆی بکات، دەڵێ ئێمە هەڕەشەی ئیسرائیلمان لەسەر تۆ هاتووی قسە لێرە قسە لە حەقدەستی زیاتر و خۆخکەی، تۆ دەبێت بەشێ لە خۆەکەی ژە بۆی بخەیتنا ئەو سنۆخکە لەوە دزەکان ڕژیم شەوانە بەشێگەن بە دەوریەکەەوە لە ژێر ناو کۆمەکردن بە خەڵکی فلەستینە، دەبێت ئەو تیکەنانەیش کەتە تیکێکی خەیتە ناو ئەو سنۆخگەلە. و ئەگەر ژنی بڕوا داوای مافی خۆی بکات بەو شێوەیە کە تازگی فێری بوون، نمونەتەن هەر مەسلەی ئاهوی دەریایی ئەیبەن ئەیخەنە بیمارستان ڕەوانی. ئەمە ئەڵبەتە فقط کۆماری ئیسلامی پێش ئەوەی نەکردوە، ئەمە لە نازیەکانەوە فێر بووە، لە دەوران خۆیان دەڵێن لە ئەڵمانە هەر کەسێ هەر اعترازێکە ناڕزایەتێکی هەبوایە بە بەرچەسبدانی ئەوەی کە مشکڵی ڕەوانی هەیە ئەیان نار بۆ بیمارستان ڕەوانی، لەوێ هەر شتێکی کرا هەر جۆرێ بەرخوردی کردایە ئەوان جزم نەخۆشیەکەی بۆیان حساب بکرد. ڕایانەگەر لەوێ کە وەزعیەتێ بێرن بەسەریا کە پەشیمان بێتەوە کە کەلیمە قسەی وای کردەوە، نەهایەتە نیش بەریان نادا تا مەرحەلەی مردنیان برد. بەشێکی زۆر لەو کەسانەیش کوژدان. ڕژیم ئێستا بەو شێوە لەگەڵ ژنان لەگەڵ هەڵسوڕاوانی اجتماعی بەرخورد دەکات. کەسێکی کە بەدڵ نەوێ تێتیمیەکاتەوەی دڵێمانە مشکڵی ڕەوانیان هەیە. لە ڕوانگەی ئیسلامەوە کەسێکە سەری ڕێز دانەنێ، سەری نازانم تەسلیم بوون دانەنێ بۆ قەوانینی ئەوان، کەسێکی ڕەوانیە، کەسێکی دوورکەوتوو لە دینە، کەسێکە نەخۆشە، دەبێ بیبەنە شوێنێک کە خوا شەفای بۆ بنێرێ. کەوابوو جنایەت بە شێوەیە علمیش تەنانەت تەوزیح حەدەن بۆ خۆیان. ئەمە نیشان دەدات کە بەڕاستی هەر کاتێ بەحسی شەڕ بێتە بەرەو
ڕژیم دەستی خۆی ئاواڵەتر ئەبینێ بۆ سەرکوتی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بۆ هێرشکردنە سەر سفرەی بەتاڵی خەڵک و بۆ بەستنی یا بەڕێوەبردننی ئەنواع معاملاتێکە تەسیریان دەیەها بعدیش لەسەر ژیانی خەڵکی فەقیر و هەژار و خەڵکی بەگشتی خەڵکی کۆمەلگاکە ئەبێت. ئێستەش لە هەڕەشەی شەڕی ئیسرائیل بۆ ئەمە بەستە ئیسفاداکە ڕەن تواشاکەن لە سێمانی ڕابردووە چەند حکمی ئەدام بەڕێوە چووە چەند حکمی ئەدام دراوە. ناکرێت کەسێک وەکو پزیشکیان کە لە منازرەکانیادا ئەنیشت ئەنواع ئەقسام درۆ دلتە و فێڵ و کەڵکی بەکار ئەبرد کە بەداخەوە کۆمەڵێک لە ئۆپۆزیسیۆنیش کڵاوی ئەوە چوە سەریان کە پزیشکیان چۆن کوردی قساکە چۆن لە کوردستان کوردی قساگا لە تەبرێز تورکی قساگا و لە تاران بە فارسی مخلیسی خامنەیە ئەوە ئەتوانێت تەسیری هەبێت و ئەوە ئاڵۆگۆڕ لە فەزای سیاسی ئێرانە دروستەکات بینیمان کە ئەو هەموو ئەعدامە ئەکرێت ئەگەر بە موافقەتی ئەو نەبێت ئەگەر ئەو یەکێ لە بەڕێوبەرانی نەبێت ئەگەر خۆی و کابینەکەی و دەوروبەرەکانی کەسانێک نەبن کە عەقیدەی 100% هەیە بۆ کەسانێک کە ملکەژیان نابن دەبێ ئەعدامیان بکەن کەوابوو چ کارس لەو دەسەڵاتە چیەکە تەنانەت جومهوری ئیسلامی فێری ئەوە بووە کە خۆی بە دوو ڕواڵەت نیشانی کۆمەڵگا بە دانەی ئەعدامکە دانەی بێ ئینتقادکە ولی هەردوو لا بەیەکەوە ڕێکەوتون لەسەرەوەی کەەوە جنایەتە دەبێ بکرێت ئەو ئەحکامە دەبێ بەڕێوە ببدرێت بوو ئیسفادەکردن لە فەزای شەڕ بۆ کۆماری ئیسلامی وەک چۆن خۆمەینی یەکێ لە ئەندازیارانی ڕێخستنی شەڕی جنایەتکارانە بۆ سەرکوتکردنی ئەعترازاتی مردم ئەمانیش هەر خەریکن ئەو ڕێگەیە دامە ئەدەن و ئەبینین کە ئیسفاداکەن لە شەڕ وەکو بەرەکەتێک بۆ خۆیان و پێیان وایە شەڕ ئەتوانێ عمریان درێژە و کات ئەتوانێ بەحانە دروستکە بۆ ناردنی خەڵک و کردنیان بە گۆشتی دەمی تۆپ لە شەڕەکانە بەڵام ئێستا نە دەهەی 50 نە دەهەی 60 ئێستا کاتێکە کە خەڵک خۆیان لە شەڕێکی دەستە و یەخەی ئیعلام کراون لەگەڵ ئەو ڕژیمە ڕۆژ نییە کە لە یەکێک لە گۆشە و کنار و قوشبنەکانی ئەو کۆمەلگا بەرامبەر بە جنایاتی ئەم ڕژیمە مۆزع نەگیرێت کەوابوو ئەو ئەیەوێت ئەو ئیسفادە بکات لە وەزعیەتەکە بەڵام لە مقابڵی شاوتم خەڵک بۆ شێوە هەڵسوکەوتەکەن بەڵێ کاک ئەسعەد ڕژیم بەردەوام حکمی ئەعدام دەدات هەر وەکو خۆتان ئاگادارن لە 1 ئۆکتۆبر تا 1 نۆڤامبر و حتا ئێستا 45 ڕۆژی لێگوزراوە 166 نەفەری ئەعدام کڕوە ئێستا ئامارەکەیش زیاتر بووە پێتان وایە هۆکارەکەی چیە هەر لە هەفتەی ڕابردوودا بینیمان کە دیسان قازی مەرگواتە سەڵاواتی حکمی ئەعدامی بەسەر وریشە مۆرادیدا سەپاندووە پێتان وایە هۆکاری ئەم ئەعدامە بەرینانە چیە لە کۆمەڵگای ئێراندا ئێستا فرسەتێکی باشە بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی کە بتوانێت لە تەنافەکانی خەڵک وەرگێ بۆ خەفەکردن و بۆ ئەعدامکردن و بۆ لە ناوبردننی ئەو کەسانەی کە بە ئەم ڕژیمە ناڕازین و بە شێوەیەکی ڕێکخراو یا بە شێوەی فەردی یا لە ئەترازاتەکانە یا بە هەر شێ بە کۆمنتێک بە نووسینێک کەوتونەتە ژێر هەڕەشەی ئەعدام وەک ئاماژەت پێدا نزیک بە 200 کەس لە چەند مانگە ئەمە نیشانەی ئەوجی تەوەحش و وحشیگەری ڕژیمێکە کە بێوێنەس ئەزانی لە ساڵانە یان لە ساڵ 2024 تاین وەکو ڕژیمێکی بێوێنە ناوی بەرین کە بەڕاستی بە وحشیانەترین شێوە لەگەڵ کەسانی ناڕازی جۆڵاوەتەوە سەرکەن خۆ هەروە کە لە پرسیاری لە جواب بە پرسیاری پێشترا ئاماژەم پێدا ئەوان بە فرسەتێکی مناسبی ئەزانن ئەو کارە بکەن ئەوانە بینن لە ئاست نێونەتەوەیە ئەو هەموو قسە و باسەی کە جناحی ڕاستی ئۆپۆزیسیۆن ئەیکات کە ئەوە پشتیوانیمان لێ ئەکرێت ئەوە غەرب بۆ ئامریکا و کوێ ئاگایان لێمان ئەبێت ناهێڵن ئەماکەن ئەواکەن هەوڵدان بۆ چاوەڕوان ڕاگررتنی خەڵک ئەبینین کە ئەوانە هیچ عکسڵ عمەڵێک نیشان نادەن سەرگەن هەر نمونەیەکیان کە جەمشیدی شارمەت کە هاوڵاتیی ئەڵمانی ئێرانی بوو کۆماری ئیسلامی ئەیدزێت هیچ ئەقدامێک بۆی ناکرێت لەلایەن ئاڵمانەوە
بەڵکو معامڵاتی هەبووە لەگەڵ کۆماری ئیسلامیە هەموو کەس ئاگاداری ئەو معامڵات و ئەو براودات اقتصادیە هەیە و تەنانەت مزگەوتی هەیە چەندین کنسولخانە و سفارەتخانەی هەیە لەو وڵاتە هیچ ئەقدامێک ناگەن دیپلۆماسی داوای کەچی ئەعدامیەکەن کە ئەعدامێکەنەوە وەختە بە شێوەیەک بۆ ئەوەیە کە ناڕزایەتی گەلێکی ناوخۆ دروست نەبێ دووسێ قوڵە پاسدارەگرن دووسێ پرسیاریان لەکەنەوە یان نێنەوە دووسێ داینتر تێدەجێکەیان یعنی هیچ کاردانەوەیکی بێسلاح لە لەحاز وڵاتەکانە و نێونەتەوەی نەکراوە بەڵام لە لەحاز خەڵکە و تەلاشی زۆر کراوە کە خەڵکی وڵاتان تێبگەیندرێن کە ئەو ئارامشەی کە بۆ نمونە لە وڵاتانی وەکو ئەوروپا لەو ئارامشا کە ئێوە پێتان وایە هەن لە ئارامشێکا تەبلیغیەوەتان بۆکەن کە هەن لە وەزعێتێکی تقریبەن ئەتانم بێژم ئارامە و خەبەرێک نییە لەولاترتانە و ئینسانەکان بە سەد ئیعدامەکرێن لەولاترتانە و مناڵەکان لە غەزا بە هەزار گیانیان وەرەگیرێتە و لە شەڕی نێوان ئوکراین و رووسیا بە هەزاران خەڵک تا ئێستا کوژراوە بێخانەوە لا نەکراوە هیچ عەکسڵ عەمەڵێک نیشان نادرێت بۆچی ئەمانە بۆچی ڕژیم بەم شێوە بەرینە حمڵی کردووە بە نظر من ڕژیم خەریکە کۆتاییەکانی خۆی ئەبینێتەوە خەریکە ئاخرین ئۆغدەکانی خاڵی ئەکاتەوە خەریکە بە لە هەر شتێک کەڵک وەرەگرێ بۆ ئەوەی کە مسببینی ئەو کەسانەیە لە ڕیشەی کۆماری ئیسلامیان داوە لە ناو بەرێت گرتەوەجۆگەین پێشتر زۆربەی مەسەڵەن هەرە زۆری نیگەرانیەکان ڕژیم بەو شێوە نەبوو کە ئێستا مەسەڵەن پێوا بێ خەڵک ڕۆشتون سەر سوراغ ڕیشەکانیەوە پێشتر کەسانێک ئەهاتن کە خۆیان تا ڕێدەیەکی بەرچاوسەر بەو ڕژیمە بوون باسکەلێکیان ئەکرد کە خۆی لە خواستکەلێکی فەرهەنگی بێناوەرۆکە ئەبینیە و ئەڕۆشتنە مەجلسە و لە مەجلسە ئابوون بە هاوکاسەی ڕژیم لە ئەنواع ئەقسام سەرکوتە دەستیان هەبوو بە ئفتخارە و باسییانە کرد کە مەسەڵەن هێزی پێشمەرگیان لە فڵان ناوچە و فڵان ناوچەند نەهێشتووە و هێرشی بەربڵاویان کردووە جنایەتیان کردووە خانەوادەیان کشتووە لەوە بینیەوە ڕژیم پێوا بوو کە ئەمانە لەو حەدا کافین بەم لا بڵێ بڕۆ لە دانشگا بەو زوانە تەدریسکە واحدێ قەیناگا بۆ لا بڵێ ئەوە قەیناگا بەریباس خۆتانە بۆتان هەیە ناوماڵەکانتانە بگەڕن و بەم شێوە خواستەکانی وە بێناوەرەوە کە خاڵیان یەکردەوە بەڵام وەختی دی احساسی کرد کە وردە وردە خەریکە وشکەوێت تواشەیە خواری گربینی کە تودەیەکی وەسیع لە ئازادی خوازان تودەیەکی وەسیع لە مبارزینێ کە گیانی خۆیان یان نیاوەتە کە دەستیان لە ڕیشەی ئەدەن ڕژیم بەم ئیعدامگەلە بەم حکم ئیعدامگەلە دەری ئەخات کە وشکبوونی ڕیشەکانی خۆی بە چاوی خۆی ئەبینێ هەر بۆیە بەو شێوەیە بە جینایەتکارانەترین شێوە خەریکە تۆڵە لە خەڵکێکی ناڕازی و خەڵکێکە بێجگە لە ژیانێکی ئینسانی هیچ ئاواتێکی تریان نییە ئەکاتەوە. بەڵێ کاکەسە لە بەرابەر ئەم حکومەدا کە کۆماری ئیسلامیەیدا بە خەڵک پێتان وایە ئەرکی خەڵکی شۆڕژگەڕ و ناڕازی لە ئێران چییە؟ با من پرسیارەکەم ئەوە بکەم بۆ بزوتنەوەیەکی بەهێز لە ناوخۆی ئێرانە بەرامبەر بەم حکومە نەعادڵانەیە تا ئێستا دروست نەبووە؟ ئەمانە دەلایلێکی یەکجار زۆری هەیە بەڵام من سعیەکەم لە ڕوانگەی خۆمەوە ئیشارە بە چەند دەلیلێکی بکەم. یەکەم ئەوەی کە بەدوای کۆماری ئیسلامیە خراپترین زەربەی کە لە شۆڕشی ژنجیان ئازادی دراوێ بەرێ ڕاست لێداوە ئەوەی کە هەوڵیدا بە خەڵک بڵێ هیچ بەدیلێک بۆ کۆماری ئیسلامی نییە هەتا ئەوەی کە هەوڵیدا بڵێ من بەدیلم باوکم چۆن نازانم ئەم ساڵهای ساڵ بەسەرتانەوە بوو جنایەتی گرم لاولا من سعیەکەم باشتر بم و سعیەکەم لە هەم لە خومینی و هەم لە باوکی خۆم کە شابێ باشتر بم و بەشێکی زۆر لە ڕاگەیاندنی دەوڵەمەند و غەنیش کۆمەکیان کرد. هەر ئێستاش بەردەوامە. ئێستش بەردەوامە
ئێستش ئەڕوات لە خراپترین شوێن شرکەتەیە کە نازانی کوێ ئەسڵم هیچ ناو نیشانێکی لە هیچ خەبەرگوزاریکە هیچ ڕۆژنامەیەکی معتەبەری دنیا نبینی ئەوە فلانە کەس ڕۆژ بۆ ئێنە و لەوێ ئەمەی وت و ئەوەی وت و ئەوەی وت ئەمانە فقط درۆ دەلەسەس خەڵکینە بیزانن ئەم کەسانە کۆمەڵێ ئینسانی بێناوەرۆکن هەموو تەمەنیان بە تایبەت کوڕیشا بە قومارکردن و بە نازانم ژیانێکی لۆمپەنانە و کە لە وڵاتانە 1 سەعاتیشکاری نەکردووە لە یەک تەولید ئیجتیماعیان نەقشی نەبووە بە پوڵێکە لە گیفان ئێوە و باوک و باپیرانتان دزراوە هاتووە ملیاردها بەسلاح یان چەندین ملیارد پوڵی لە ئەم وڵاتانە سەرمایە گوزاری کردووە سەرمایەکەی هەر لە گەشا بووە ئەم هەموو ئیمکاناتێ بۆ فەراهەمەکەن وە کارەکە تەنیا ئەوەیە کە لە ناوەندگەلێکە بەهۆی پوڵەکەی و دەستی ڕۆشتووە ئەنە ناکرێت کەسێکە بە پوڵ منەوە تۆ هەڵاتووە ساڵهای ساڵە خۆی و خانەوادەکەی بە باشترین شێوە بە پوڵ ئەو کۆمەلگایە کە دزیویە بەڕێوە ئەچێت ئێستا دیسان بێت تۆ بڵێ کەمم دزیوە تێمەوە زۆرتر ئەجم بە کەسانێکیش بەداخەوە کەسانێکیش هەر لە کوردستانەوە بیگرە تا شوێنگەلتر بەڕاستی گەورەترین زەربیان لە بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستاندا دانیشتن لە پەنای کوڕیشا ڕۆشنە پەنای کوڕیشا یەکێ لە خیانەتە بەرچاوەکان بە شۆڕشی ژنجیان ئازادی بوو تەئیدی ئەوەی کە ئەوان بە خەڵکی کوردستانیان دەوە تەجزیە تەڵەب بووە ئەمان هیچ دەنگێکیان لەبوو لە مقابڵیانە ئەمە کین بوو ئەمە قبول ناکرێت پەیامدان بە ترامپێکە دەستی بە خوێنی هەزاران نەفەر لە دنیا ئاغشتەیە نوێنەرایەتی خراپترین و ڕاستترین و فاشیستترین جناحی ناو کۆمەلگای بەشەری ئەکات پەیامدان و پیرۆزبایی وتن بوون بە سەر کۆماری دووبارەی لە ئامریکا بە هیچ شتێک تەوجیه ناکرێت بێجگە لەوەی کە چاوەڕوانی لوتف و مەرحەمەتی ترامپ بیت کە کارێکە بکە خەڵکی کوردستان ئەم شتانە لە بیر ناکەن خەڵکی کوردستان نەزانن کە ئامریکا چی بۆ ئەفغانستان هێنا بۆ عێراق ئامریکا چی بۆ خەڵکی عێراق هێنا چی بۆ سووریە هێنا چی بۆ تونس و نازانم یەمن و وڵاتکە ناوچەکە هێنا ئەوان بە ئەو ترامپ بە ئەوجی وقاحەتەوە هات لە عەرەبستانە بەو شێوە شاهانەیە خزمەتیانەکە کە ڕۆشتەوێتەوەن گاف شیردەنە مانگایکن کە دەبێت شیرەکەیان بدۆشی یانێ ئەمانە کارێکیان کرد کە گەورەترین لەتمەیان لە یەکڕیزی خەڵک لە ناو کۆمەلگادا لە ناو اعترازاتەکانە لە شۆڕشی ژنجیان ئازادیە کەس پرسیاری لە پەنادەسەکەی ناکرد تۆ کیت خەڵکی کوێیت نادام بە چه زمانێک قساکەی لە پەنای یەکەوە بوون باشترین هەڵسوڕاوانی بزوتنەوە اجتماعیەکان لە شارەکان ترە و هاواریانەکرد لە خەڵکیانت باوە بێنە دەرەوە کوردستانە لە ژێر خراپترین فشارە خەریکن خەڵک قەتڵعامەکەن لێنە بێنە دەرەوە ئێعترازکەن دەنگ هەڵبڕن فرسەت مەدەن بە نیروەکان ڕژیم کە خۆیان سازمان بن بڕن بەرەو کوردستان فرسەتیان پێمەدەن بڕن بۆ سیستان و بەلوچستان ئیجازەیان پێمەدەن هەردوو تەرەف جمهوری ئیسلامی بە خەڵکی کورد و خەڵکی بەلوچی وت تەجزیە تەڵەب سەڵتەنە تەڵەب و کوڕی شاو دەوروبەرەکانیشی بە هەمویان و تا کوردەکەی ژیانەگەیەک ئەوانێکە لەگەڵی بوون وە بەداخەوە هیچ جایگەک و هیچ پێگەیان لە ناو کۆمەلگانە بوو دیسانەوانیش بە خەڵکی کوردیان و تەجزیە تەڵەب خەڵکێکە یەکەم دروشمی ژن ژیان ئازادی بوو هیچ کەسێک لە کوردستانە دروشمی ئەگەرچی حەقی بێ ئەم لە خەڵکی کوردستانە گە ڕۆژێ بڕیار بدەن کە دەبێ مستەقل لەو بن یەکەم لایەنێک کە دەبێ پشتیوانیان لێ بکە حتمما دەبێ لایەنێک بن کە لایەنی خەڵکی ئازادی خواز و شۆڕشتێر بنوە لایەنێک بن وەکو ئۆپۆزیسیۆن چ لە ناو کۆمەلگا کە پایان لەسەر عەرزی واقعەوە دەبێ دفاعیان لێ بکەن بەڵام یەک دروشمیش نەدرا لەسەر ئیستیقلالی کوردستانیا چێ بەڵکو ئەو یارمەتیە کە لە کوردستانە ڕۆژ بۆ شارەکان لە دەوا دەرمانەوە بگرا هەتاکو هێزی ئینسانی هەتاکو هەر یارمەتی کە لە نەزەرا بیگریت بینیمانەوانە هەمووی مێژوو شایەتی بۆ داوانە هیچ قسەی من نییە
یا قسەی کەسی تر نییە کەوابوو ئەمەیەوە بێژم ئەوان ئەو زەربەیان وەشان و ئەو توانیان دەور و نەخشی خۆیان بە شێوەیە کاتی بەڕێ بن بەڵام نەیتوانی بەردەوام بێت ئێستش ئەوە ئەخوازێ کە لە هەر شارێک لە هەر گۆشەیەکی ئێران کەسێ حکمی ئەعدام وەرەگرێ شارەکانی تر خەڵکی تر بێدەنگ نەبن لە مقابڵیە بڕۆنە دەم خانەوادەکانیانەوە لە دەرەوە ئۆپۆزیسیۆنی وتم پێ لەسەر عەرز ئۆپۆزیسیۆنێک کە واقعەن خوازیاری پشتیوانی لە خەڵکو و بە سەرنجام گەیاندنی شۆڕشی ژنجیان ئازادیە نابێ ئۆپۆزیسیۆنێکی بێدەنگ بن نابێت لە مەحافلی خۆیان نازانم دووسێ تشکیلات و ڕێکخراوە جەمەوە بن و پێیان وابێ ئیتر بێجگە لەوان کەستر هیچ نازانێ و کەستر هیچ ناتوانێت بکاتەوە هیچ تەسیریکی ناتوانێت ببێتەوەوانەوەن و قسان تەحلیلگەل ناو تاقەکان و ناو ژوورەکان دانیشتن خۆیان بدەن ئەمانە باش کاگە سەد باسی ئۆپۆزیسیۆنەوە کرد ئەرکی ئۆپۆزیسیۆن و خەڵک لە دەرەوەی وڵاتی ئێستا کە باسەکەت بردەسەر ئۆپۆزیسیۆن پێم باشە لێرە ئاماژێ بەوە بکەین چەند ملیۆن ئێرانی لە ئەوروپا و لە ئەمریکا لە کانەدا ئوسترالیا خەریکن زندگیەکەن معقولە مەسەڵەن لە اعترازگەرێکا کە ئەکرێت لە وڵاتانە 100 نەفەر 200 نەفەر بەشداریەکەن دەبێت ئەم ئۆپۆزیسیۆنە بڕۆیتە سوراغ ئەم ئینسانگەلەوە دەبێ ئەم ئینسانگەلە هەر کامیان بڕۆن سوراغ پەنادەسەکانیانەوە ئەمانە ئەگەر پێیان وایە دەبێ ئازادی دەبێ یەکسانی دەبێ عەداڵەتی اجتیماعی لە کۆمەلگای ئێرانە بەسلاح دابین بکرێت و سەقامگیر بێت دەبێت تەلاشی بۆ ئازادی دەبێ هەزینە بدرێت دەبێت مبارزە بکرێت هەروە بەوینە نییە بەو ئاسانیە نییە کەوابوو ئەتوانن نەخشیان بێت ئەتوانن فشار بێرن لە وڵاتکەلا کە زندگی ئەکەن فشار بێرن ئەگەر نوێنەرێکی ڕژیم نازانم سەرۆکۆماری ئەو ڕژیمە وەزیرێکی ئەو ڕژیمە تێتەوە وڵاتگە لە بڕۆن ئاعترازکەن کارێ بکەن کە دەنگی ئاعترازی خەڵکی ئێران بە گوێ دنیا بگات بۆ فقط بەدەسەڵاتداران نییە بەوانە نییە کە پوڵها بەدەستیانەوە خەریک معاملەکردن لەگەڵ کۆماری ئیسلامیە وتمۆکە و مانگای شیردە ئێسپادێ لێکن لە شەرایەتێکە ڕۆژێ تەحریمیەکەن ڕۆژێ تەشویقیەکەن بەوە نییە ئەم کۆمەلگاگەلە ئەنواع ئەقسام ئینسانگەل و تەیفی وەسیعی خەڵکی ئازادی خوازیاتیەکە سەرنوشت بە شەریەت بەلایەنەوە مهمە محیزیز بەلایەنەوە مهمە پەنابەر بەلایەنەوە مهمە ژیانی خەڵک لە وڵاتانە بەلایەنەوە مهمە دەبێ ئەو تەلاشە بکەن و لە قاڵبی ئۆپۆزیسیۆن و ئەحزابی سیاسیجا بە نەزەر من پێشتریش وتومە لە شوێنگەلتر بە نووسین وتومە کە ئەمانە دەبێ واز لە سکتاریزم واز لەوەی کە منم بهێنن دەبێت کۆ ببنەوە بەیەکەوە دەبێت ئۆپۆزیسیۆنێکی بە تایبەت چەپی قوی تەشکیل بدەن زەرفیەتی ئەوەیان هەیە ئەتوانن بەیەکەوە کار بکەن و ئەگەر ڕەهبەریەکانیان بە نەزەر من بە ئیسە هەر دەلایلێکە بۆ خۆیان شاید بتوانن تەوزیحی بن ناتوان بۆ کۆمەلگا ناتوان بۆ گەنجێکی ناڕازی ناتوان بۆ ژنێکی محتەرز تەوزیحی بدەن دەبێ لایحەیە خوارەوەی تەشکیلاتەکانیان فشاریان بۆ بێن کە یعنی چی دووسێ جریانە ڕەنجێر سەقفێک و لەگەڵ کەسی تر هیچ ارتباط و هینێکتان نەبێت و پێتان وابێ نەخشانە بێ نەخشەکەتان خۆ بوەرن نەخشەکە نیشان بدەنیتر وەڵن بڵێن ئەو جنبشە کە ڕێکەوتووە و جنبشە کە ئێستا لە حاڵ حازرە لەناو کۆمەڵگا هەیە لێکدانەوەی لەسەر دەمزانن ئێوە لەکوێ قەرارتان گرووە بە باوەڕی من نیروگەل چەپ و سۆسیالیست و کۆمۆنیست دەبێ ئەو ئەهەمیەتە دەرک بکەن دەبێ ئەگەر سەرحی ڕەهبەریەکانیان بۆ دەرکە نەگەیشتون تودەی تەشکیلاتەکانیان فشاریان بۆ بێرن واداریان کەن کە بێژن ئێمە دەبێ وەکو بەرەیەکی قەوی هەمیشە ساحێ و گوتاری خۆمان بین هەمیشە لە هەموو ئەبزارێک کەڵک وەربگرین و کە ئاواتە ڕاستەقینەکانی کۆمەڵگای خۆمان بۆ نوێنەرایەتی کردنیان چ لە دەرەوەی وڵات و چەبوو بەڕێوەبردنیان لە ناوی وڵات لە هێزی خۆمان استفادە بکەین دەبێ ئەو اختلافاتەی کە بەڕاستیەتانم بێژم هیچ تەسیرێکی ناتوانێت ببێت لەسەر هاوکاریکردنی ئەم هێزە چەپ و کۆمۆنیستگەلە دەبێ ئەوانە دوورە بخەن دەبێ بە شێوەیەکی معقول سەیری کۆمەڵگاکەکەین زین کۆمەڵگا چی ئەوێت
ئێمە لە کوێ قەرارمان گرتووە و بە شێوەیە کە توانین هاوکاریهایەکی وەسیع بکەین کە بتانین نەقشمان هەبێت. لێرە دەڵێم ئەگەر ئەو کارە نەکەین دوایە زەرەرەکەی ئەچێتە و چاو خودی ئەوان وە کۆمەلگایشە و دوایە دوایە دەبێت ببیتەوە بە ئۆپۆزیسیۆن و پۆزیسیۆنی گەڕاست کە خراپترین بەرنامەی هەیە بۆ کۆمەلگا بۆ عەزیەت و ئازاری خەڵک. لە حاڵێگا ئێستا توانین لەسەر هەموو ئەو شتانە قسە بکەین، بەحس بکەین، دیالۆگ بکەین و نەتیجەی باشی لێ ببینین. بەڵێ کاک ئەسعەد پرسیارەکەم هەر لەسەر ئەو قسانەی خۆتان بوو، باقی ناکە پرسیارەکەم کەم و شاید وڵامی زۆرتریشتان بێ. بۆچی ئۆپۆزیسیۆن وا پرش و بڵاون یان لانیکەم بۆچی هەوڵ نادرێ ئۆپۆزیسیۆنێکی توکمە و بەهێز نوێنەرایەتی دەنگی خەڵک لە دەرەوە پشتیوانی بن لە ناوەوە؟ زانی لە جوابی پێشتریشە ئاماژەم پێدا هەر لە درێژەی ئەوە دەڵێم بە باوەڕی من ئێستا من گوتم قسەمان لەسەر بەرە ڕاست کرد، بەحسەکان ئێستا لەسەر بەرەی چەپە. بەرەی چەپ دەبێ دوور بکەونەوە لەو شتانەی کە لە دەورانی ڕکودی انقلابە هەبوو یان ببورن لە دەورانی ڕکودی بێسلاح شۆڕشا هەبوو. خەبەرێک نەبوو جمهوری ئیسلامی توانی بووی وڵاتان ئەوروپایی و ئەمریکا ڕازی نگابێرێ ئەڕۆشتە پای مێز مزاکرە و ئەهاتەوە لە ناو ئەنواع و ئەقسام فشاری بۆ سەر خەڵکە هێنا کەسیش دەنگی لێ دەرناهات. ئەو کاتە ئەگەر تەنانەت ناو ئەم جەریاناتان شعابات دروستە بوو، هاوکاری نەکردن دروست کەوتنەوە لە یەک دروست هەبوو، هەر کام لەوانە کە تۆ فکریەکەیتەوە ئەکراتەوە جێ بکرێ. ئێستا کاتی ئەوە نییە. ئێستا کاتی ئەوەیە کە هەموو جەریاناتی چەپ و کۆمۆنیست هەموو سۆسیالیستەکان چه بە شێوەیە فەرد، چه بە شێوەیە ئەحزاب، چه بە شێوەیە تەشەکل، چه بە شێوەیە نەهات، چه لە هەر گۆشە و کنارێکی لە ئێرانەوە بیگرە تاگەیەتەوە ئەوروپا و ئەمریکا و باقی وڵاتانی تر دەبێت پەیوەندیکی توکمە دروست بکەن بە یەکە و دەبێت هاوکاریکی زۆر زۆر بەرچاو بکەن بە یەکە و دەبێت ئەزانی شتەکان زۆر ڕۆشنە، زۆر وازەحە. خۆ ئەمانە بۆچی ئەحزابن بەخاترەوەی کە تەفاوتایەکیان هەیە بە یەکەوە، بەڵام ئەم تەفاوتها نابێ بێت بە هۆی ئەوەی کە وەها دووریان بخاتەوە لە یەک کە بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن لەو کەلێنە ئیسفادە بکات و نمایش بدات. دەبێ دابنیشن بە یەکە و دەبێ تەشەکلهای یان بێسلاح شۆرایکی مشتەرەک و مرکزی دروستکەن بە یەکە و بۆ ئاگاداری بینەرانەوە بۆ ئاگاداریەوەش ئێمە وەکو کۆمەڵا و حیزبی کۆمونیستی ئێران هەم پێشتر بتومانە هەم ئێستەی شاین لە بەحس و گفتوگووە و ارتباط گرتنا لەگەڵ هەموو ئەو جەریاناتە کە داوایان لێ بکەین کە وەرن تەشەکلێکی یان شۆرایکی مشتەرەک دروست بکەین کە بتوانین لە مقابڵ هەر شتێکە کە تێدە بەرەو بەرەی چەپیش دەنگی خۆی قسەی خۆی هەبێ بێجگەلەوە زەرەرە بینن. کۆمەلگا ماتڵ ئەم جریان ئەو جریان نابێ. کۆمەلگا بە سرعەتە ڕواتە پێشەوە بە سرعەت هەڵوێستەگرێ و بە سرعەت نەڕۆشتنە پەنایەوە بە سرعەت هاوکاری نەکردنی بۆ بەرەو پێشبردننی ئەهدافی بەڕاستی ئەتانم بڵێم لە ئەو تون پێچکەدا زۆری لە جریانات توش سەدەمە ئەبن و زەرەری تیاکەن. کەوابوو باشترین شێوە ئەوەیە کە هاوکاری یەک بکەین و ئەم هاوکاریەمان ڕنگدانەوەی بێت بەهۆی ئەوەی کە بەشی چەپی کۆمەلگا دەنگی خۆیان لەگەڵ ئەم جریاناتە ببینەوە. بەڵێ کاک ئەسعەد کە باسی هێزی دەرەکی دەکرێت مەبەست چییە؟ جریانی ڕاست بۆ ئەوە بانگەشەی ئەم مەسلەیە دەکات. هێزی دەرەکی ئەگەر لە بیرمان بێت دوای ئەوەی کە هێرش کرایە سەر عێراق و حکوومەتی بەعس لە ناوچوو ئەو کات جریاناتی ڕاست هاتن وتیان کە دوای ئەوە ئەفغانستان تەواو بوو، عێراق تەواو بوو، ئیسا خۆی شەگەین لە بوش کە بێت بە تانگانی حمڵەکات و ئێرانمان بۆ ڕزگار کات کە ئێمەش بڕێنە سەر حازری. بەڵام واقعیت ئەوەیە کە خەڵک لە ناو کۆمەلگای ئێرانە خۆ بە دوای ئەوە نین ڕژیمێ بڕوا ڕژیمێکتر بێت، خۆ بە دوای ئەوە نین کە خواست و متالباتێکە
زیاتر لە نیو سەدەیە خەریکن لەگەڵی بەرەوڕوون سەدان هزار کەس گیانیان بۆی لەدەستداوە، سەدان هزار کەس ڕەوانەی زیندان کراون و ئێستا لە زیندانن، بەشێکی ملیۆنها خەڵک دەربەدەری وڵاتانی دەرەوە کراون. چاوەڕوانی ئەوە نین کە بە تانگ ڕزگاریان بێ، یان بە موشکی کروز ڕزگاریان بێ، یان بە هێرشی نظامی ڕزگاریان بێ. ئەوان متەسفانە هێشتا ئەو خەیاڵ پڵاوەیان لە وجودا هەیە. هەر خودی ناوەڕۆکی پەیامدان بە ترامپ لە ئۆپۆزیسیۆنی بەرەی ڕاستی کۆمەلگای کوردستانەوە بیگرە هەتا ئەگەیتەوە سەر سەڵتەنە تەڵەبەکان، ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەوان پێیان وایە وەکو خۆیان هیچ جێگە و پێگەیان لەناو کۆمەلگا نییە، وەوە واقعیە. بە نەزەر من باشترین ئەرزیابیان لەسەر خۆیان کردووە. دانی پەیام بە ترامپ ئەوەیە کە ئێمە کۆمەڵێک خەڵکین کە هیچ جێگە و پێگەیمان لەناو کۆمەلگای خۆمانە نییە. ئەگەر تۆ ئەتەوێت سیاسەتەکانی تۆ خواست و ویستەکانی تۆت بۆ تۆ بەڕێوەبین ئاغای ترامپ حمڵەکە بە ئێران جمهوری ئیسلامی لەناو بەرە، بە قەڵ خۆیان ێژن ڕژیم چێنجمان بۆ بکە، ئێمە حازین تۆ خواست و ویستەکان و بۆ بەدی بێنین. کەوابوو ئەمە ئاواتێکە ئەمانە هەیەە شتی وە زۆر ئەتانم بڵێمەوە ئاخرین گزینەکە ڕوو بدا، چۆن کۆماری ئیسلامی بۆ هەم غەرب هەم بۆ ئەمریکا کارتێکە بێکەڵک و کارتێکە کە زۆریش بەکەڵکە، هەم زەمانیانێ هەردووینەکە هەیە. لە کاتگەلێکا کە نەیانەوێت تەحریم یەکەن، تەحقیر یەکەن، ئەیشکێنن، موشکباران یەکەن، نیروەکانی لێ ئەدەن لە وڵات و لە وڵاتە، قاسم سلێمانی لێ ئەکوژن، نازانم ئەوانەیە کە شەڕی نیابەتیان بۆکەن، ڕەهبەرانی ئەوانەیە لێ کوژن، وای لێکەن کە حسابی ئەیخن و ناو کناگەی خۆی. بەڵام لە کاتگەلێکی تێدانێ وەکو بایدن تێرن کە لە 200,000 بۆشکە فرۆش 200,000 بۆشکە نەفتە و ئەیهێنێتە سەر نزیک بە 2 ملیۆن بۆشکە، ئازادکردنی بە ملیارد پوو بۆی بۆ ئەوەی کە لە خەرە منتەخەکە بە جۆر ئەزان نەمانە کۆمەڵی ئینسانی ماجراجوون کە پێیان وایە خوا ئەوانی ناردووە بۆ ماجراجووی لەسەر کوڕەی زەویە. لەم پووگەلە ئیسپادەیان کرد و ئەو کارە ساتە گەورە ئینسانی گەلیانە دروست کردووە لە عێراقا، لە سووریا، لە فەلستینە، لە لوبنانە، لە میسرە، لە یەمەنە. هەموو ئەمانە شتایەکە کە لەو کاتا بۆ ئەوان بەکەڵکە. ئەم هەموو ئەسلحە و ئەم هەموو ئیمکاناتی نظامیە دروست ئەبێ، خۆب دەبێ عەرەبستان بیسێنێ بۆ ئەوەی کە پێوا بێ ئێران لەسەری هەڕەشەست، دەبێ ئیسرائیل بیسێنێ بۆ ئەوەی کە پێوا بێ فلستین و جمهوری ئیسلامی لەسەری هەڕەشەن، دەبێ رووسیا بفرۆشێ بە ئێران چۆنەوەی پێوا بێ ئەوانی تر لەسەری هەڕەشەن، دەبێ لەم شەڕە گەورە اقتصادیە کە لە دنیا بەڕێوە ئەچێت، ئێران کارتێکی باشە بۆ ئەوان. کەوابوو زۆر بە سەختی بڕۆنە سوراخ کۆماری ئیسلامیە، چۆن ئەوان لە ڕوانگەی غەرب و ئەمریکا و بەدیلێک کە بتوانێت لە جمهوری ئیسلامی بۆیان باشتری بەڕێوە بات و باشتری بدۆشن، فعلا وجودی نییە. وجودی علی ڕغمی وتمەوە تەلاشانەیش کە کردیان چێهرە سازی بکەن، بێژن ئەوە شازادە ناموتی ئەمە و شازدە ناموتی ئەوە لەم کاناڵ و لەو کاناڵە، بینیان کە شازدە لە ماڵ خۆی ژیانە یاعتبارێکی نییە، چ بگەی بەوەکە لە ناو کۆمەلگا. کەوابوو ئەو بەدیلە ئەوان شک نابن. ترسی ئەسلی ئەوان هەم کۆماری ئیسلامی و هەم غەرب و هەم ئەمریکا هەردووکیان یەک ترسی مشتەرەکیان هەیە، ئەویش ئاخێزی جەماوەری خەڵکە لە ئێرانە کە بێ بەهۆی لە ناوبردننی کۆماری ئیسلامی و دامەرزاندنی دەسەڵاتێک کە تیا ڕاستەوخۆ خەڵک بەشدار بێ، ڕاستەوخۆ بە شۆراکانی خۆیان بەو کەسانەی مورد اعتماد و معتبەری خۆیان خەلق قودرەتێکە دروستەیە بەڕێوە بن. ئەمە دوو شتی جیاوازە. وەختێ دەڵێن پڕکردنەوەی خەلق قودرەت یعنی هەموو ئەو فعالینی ژنان، فعالینی دانیشتووی، فعالینی کرێکاری، فعالینی خواست و ویستی خەڵکی کوردستان و بەلوچستان، فعالین لە شارەکانی گەورەتر، ئەمانە بلا فاصلە بە خەڵکەڵێن وەرن نوێنەرانی خۆتان هەڵبژێرن، ئەمە بکەن ئەوە بکەن، بەم شێوەیە خۆتان کۆمەلگاکە خۆتان
بە شێوەی ڕاستەوخۆ بەڕێبەرن بەڵام کوڕی شای دەڵێ کاکە ڕادان لابن ڕانەدان دابن هەردووکیان با پاسدار بن سیستمەکە تێکە ئەچێ نازانم سەڵواتی لاوەن سەڵواتی ئەسڵدا بنن کە هەردووکیان خۆ قازی بووە و بەرمەبنای قوانینی وڵات حکمی داوە نابێ پێدان وابێکە دەبێ بیکوژن بڕۆن تواشایکن دفاعێکە جناحی سەڵتەنەت تەڵەت بە تایبەت لە نیرۆگەل سەرکوتگەری ڕژیم لە سپاو بیگرێتە ئەتلاعات ئەیکات خودی جمهوری ئیسلامی نایکات کەوا بوو ئەمە خەتەرێکی زۆر بەرچاوە و ئەمە نیشانەدات کە بەڕاستی هیچ سەربازێک وتەیەکی معروف هەیە ئەڵێ هیچ سەربازێکی وڵاتێکی تر وەختێ تێ بۆ وڵاتەکەی تۆ لە ناو کۆڵە پشتیەکەیە ئازادی پێ نییە بۆ تۆ هەژاری پێ فەقری پێ کوشتنی پێ گیان لە دەستانی مناڵانی پێ ڕۆن تواشاگەن بە شەریەت دەبێت شەرم بکات کە لە ساڵ 2024 سەختترین دەورانی ژیان بەخۆیەوە ئەبینێت کە بە هەزاران هەزار مناڵ لە گۆشە و کناری دنیا لە شەڕەکان هابنە قوربانی بە هەزاران هەزار خەڵکی بێدفاع و سڤیل لە گۆشە و کناری دنیا ئەبن بە قوربانی شەڕگەلێکە نەهایەتەن دەبێ بۆ نمونە پوتین و زلێنسکی دەست بنە ناو دەستیەک کۆیانەگەنەوە لە شوێنێک باوەشەکەن بەیەکە ئەوان هەموو شتێک فەرامۆشەکەن ئەمێنێتەوە ئەو سەدان هزار دایک و باوکەی کە مناڵەکانیان لەدەستداوە ئەمێنێتەوە ئەو ملیۆنها ئینسانێکە ماڵ و سەرپەنای خۆیانیان لەدەستداوە ئەمێنێتەوە ئەو ملیۆنها خوێندکارەی کە بەهۆی شەڕ و نەیانتوانیوە بڕۆنە مەدرسەکان وە چەند ساڵ لە خوێندن و لە فێربوون و لە خزمەتکردن بە بەشەریەت دوورە و کەوتون ئەمێنێتەوە محیط زیستێکە بەهۆی بۆمبەکان ئەوانە و وێران کراوە ئەمێنێتەوە ملیۆنها ئینسان کە یا چەندین ملیۆن ئینسان کە ڕوو ئەکەنە وڵاتانی تر بەناو پەنابەرە و ئەنواع ئەقسام سیاسەتگەلی ڕاسیستی ضد پەناهەندگی ئەسڵ تواشاگەن ترامپ یەکێ لە تەبلیغاتی ئەوە بووە کە هەموو ئەو چەندین ملیۆن پەنابەر خراجەکات لە ئەمریکا هەر ئەوە کافیە بۆ ئەوەی کە کەسێک شەرم بکات لە ئینسانبوونی خۆی کە پەیامبار بە جنایەتکاریکیوە. بەڵێ کاکە سپاس بۆ ئامادەبوونێت پرسیارەکانی من کۆتایی پێهات ئەگەر پێتان وایە لە کۆتاییدا بابەتێک هەیە کە ئاماژەتان پێ نەکردووە گرینگە فەرموو. زۆر بە کورتی دەمەوێ داوایك لە دیارە ئەم بەرنامە بەهۆیەوەی کە بەرنامەکە کوردی وە خەڵک لە کوردستان زۆرتر دەیبێنێ داوا لە هەموو خەڵکی کوردستان ئەەکەم کە لە مقابل ئەم حکومە ئەعدامگەلا کە کۆماری ئیسلامی داویەوە ئاخرین مەوردیشیان نەتوانم بێژم ئەگەر هەتاکو ئێستا کە ئێمان بەرنامە بەڕێەوە بین حکمی تازە نەهات بێت حکمی ئەعدام بە وریشەی مرادی بووە داواتان لێکم وریشەی مرادیەکان خانەوادەکانیان تەنیا مەهێڵن داواتان لێکم لە پەنایان نابن اعتراز بکەن بە هەر شێوەیە کە بۆتان ممکنە بە هەر شێوەیە کە بۆتان ممکنە ئەزانم باری فشاری اقتصادی کە ڕژیم دروستی کردووە بۆ ژیانی ئێوە بەڕاستی ژیانێکی زۆر سەخت و دژوارە ئەزانم بە سەعات کارهایەکی یەکجار زۆر تاقەت پڕوکێن ئەو ئەکرێت کە نانێکی سادەی مەمرەومەژی ببەنەوە سەر سفرەکانتان ئەزانم بە هەموو شێوەیەک ڕژیم و ئەو کەسانەیە کە مانەوەی ئەم ڕژیمە ئاواتیانە تلاش ئەکەن کە ئێوە لە تحت فشاری فرەترا قرار بدەن بەڵام ئێوە سەربەرزن بە ئینسانیەت ئێوە سەربەرزن بە کەسانێک کە ڕۆڵەکان خۆتانتان هیچ کاتێک تەنیا نەهێشتووە خانەوادەکانیانتان هیچ کاتێک تەنیا نەهێشتووە هەمیشە دایکی زیندانیان سیاسی باوکیان و خانەوادەکانیان و خانەوادەی گیانبەخت کردووان هەمیشە کەسانێک بوون کە زۆرترین ڕێزیان لەناو کۆمەڵگای کوردستانە بووە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم کە لە بەرامبەر ئەم حکومگەلا بێدەنگ نەبن پشتیوانیان لێ بکەن و لە هەر وەسیلەیەک لە هەر ڕێگەی کە بۆیان ئیمکانی هەست دەنگی ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بە جنایەتەکانی ئەم ڕژیمە هەڵبڕن هیوادارم کە بە مبارزەی مشتەرەکی هەمومان بتوانین
ئەم جنایەتگە لە کۆتایی پێبێرین و ژیانێکە شایستەی خەڵکی ئێران و کوردستانە بێت بە بەرەو پیری خەڵکەوە نەجاتیان بێت لەم هەموو مەینەتیە کە بە درێژایی وتم 50 ساڵ ئەم ڕژیمە جنایەتکارە بەسەر خەڵکیان دەهێناوە. بەڵێ کاگا سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی کۆمەڵە سوورەوە. سپاس بۆی بەش. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە لەم بەرنامەیە بەشدار بوو. بینەرانی خۆشەویست، پێش کۆتایی بەرنامەکەمان ڤیددیۆیەکە هاوڕێیانی هاوکارم لە کۆمیتەی تەکەژ ئامادەیان کردووە چۆنیەتی خۆپاراستن بەرامبەر بە دوژمن بیبینین و کۆتایی بە بەرنامەکەمان تێنین ماڵەوە. ماندوویەتی دەرونی بەهۆی ترۆمای بە کۆمەڵەوە. ترۆمای بە کۆمەڵ بەهۆی سەرکوتی دەڕەندانە لەوانەش لە سێدارەدان هەستی بێهیوایی و لە ئەنجامدا دۆشدامان لە کۆمەلگای ئێراندا دروست بووە. دانیشتوانی وڵاتی ئێران ساڵانێکە لە کەشێکی پڕ لە زەبروزەنگداین و کۆماری ئیسلامی بەم ئیعدامانە هەستگەلێکی وەک بێزاری و ماندوویەتی تێماندا کەڵەکە کردووە و ئەمەش ئاساییە چونکە ئەمانە تایبەتمەندی ترۆمای کۆمەڵایەتیە. ترۆما هەر ئەو هەستەت لەلا دروست دەکات کە هەرچەندە هەوڵ بدرێ ناتوانێت سیستمەکە بگۆڕیت. هەروەها لە دەستانی هەستی ئاسایش و متمانە بە سیستمی دادوەری و سیستمی حکومڕانیش بەهۆی ئیعدامەکانەوە کەم دەبێتەوە. ترس لە سیستمی دادوەری و سیستمی حکومڕانی و ناومێدی لە وەرگرتنی پشتیوانی پێویست لە ئەندامانی کۆمەلگا سوتەمەنی زیادبوونی نائەمنی و دڵڕاوکەی بە کۆمەڵ تەمین دەکات. ئینکارکردنی ترۆما و هەستکردن بە پاسیڤیەتی بە کۆمەڵ. زۆربەی خەڵک بەتایبەت چالاکوانانی سیاسی پێیان باشە خۆیان لەم هەستە بێهیوایی و پاسیڤ بوونە بە دوور بگرن یان بوونی قبول نەکەن، چونکە نایانەوێت هەست بە شکست بکەن و ئەم هەستە بە کەسانی تر بگێنن. هەر بۆیە ئەم هەستە سەرکوت دەکرێت و کەس باسی ناکات. هەواڵی لە سێدارەدان و دەستدرێژی و کوشتن و هاوشێوەکانی لە ڕووی دەرونیەوە ئەو پەیامە بە کەسەکە دەگەێنێت کە هەست دەکات هیچ سوودێکی نییە. هەست بە ناچاری و داماوی دەکات. ئەم بابەتە دەبێتە هۆی زیادبوونی بێزاری و پاسیڤیەتی بە کۆمەڵ و پێویستە لە کۆمەلگادا چارەسەری ئەم بابەتە بکرێت بۆ ئەوەی ببێتە بەشێک لە پرۆسەی هەڵسوکەوتی بە کۆمەڵ و مامەڵەکردنی تەندروست لەگەڵ هەستی بێدەسەڵاتی. چارەسەر چییە؟ ئێستا کە واقعیەتەکە ئەوەیە کە ترۆمای بە کۆمەڵ توانای کۆمەلگا بۆ هێنانەدی گۆڕانکاری تێک دەدات، پێویستە چی بکرێت؟ پێویستە چی بکرێت بۆ ئەوەی ئەم بڕە تاوان و ستەمکاریەی حکوومەت و زەبر و زەنگ کۆمەلگا پاسیڤ و بێئومێد نەکات؟ چەند چارەسەرێک. 1. بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ترۆمای بە کۆمەڵ لەسەر کۆمەلگا لە سەرەتادا دەبێت ڕێگە بدەین هەست و سۆزی نەرێنی ببینرێت و ببیسێت. بۆ نمونە، ئەگەر کۆمەلگا هەست بە بێهیوایی دەکات با باسی بکەین و لێی نەترسین. ئەمەش دەبێتە هۆی هاودەنگی کۆمەلگا و لە ئەنجامدا دەسەڵات بەدەستدەهێنێت. دروستکردنی فەزایەکی تەندروست بۆ دەربڕینی هەست و بیری ناخۆش و یادەوەری تاڵی گشتی بۆ تەندروستی کۆمەلگا پێویستە. 2. پەروەردەکردنی تەندروستی دەرونی تاکەکان. 3. چالاکی مەدەنی و سیاسی بە کۆمەڵ یان تاکە کەسی بۆ چالاکوانان و تەنانەت بە سادەیی کاردانەوە بەرامبەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ بۆ هاوڵاتیانی ناڕازی یارمەتی دەرێکی زۆرە بۆ ساڕێژکردنی ترۆما و زیادکردنی هەستی هاودەنگی.
ترۆما هەستێکی تەنیایی بە مرۆڤ دەبەخشێت و پێویستە کۆمەلگا هەست بە بیسا و بینراوبوون بکات و ئەم ترۆمایە لە بەرچاو بگیرێت. ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە کاری چالاکانی مافی مرۆڤ زۆر گرینگە بۆ گەیاندنی دەنگی کۆمەلگا بە خۆیان و بە جیهان.